والله خۆشەویستان دەچینە لای تەوری دومی پرۆگرامی ئەمڕۆمان سەبارەت بە بەوەی کە درێژکردنەوەی مۆڵەتی پێدانی کارکردن بە کرێکارانی بیانی ئەمە بەشێک لە کرێکارانی ناوخۆ نیگەران دەکات لە کاتێکدا کە سەندیکای کرێکارانی کوردستان هەوڵ ئەدات کە دەرفەتی کاری زیاتر بۆ کرێکارانی ناوخۆ دابێ بکات. ئێمە بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بە ڕەخساندنی ئەو هەلیکارانە بۆ یاخود دەرفەتی کارانە بۆ کرێکارانی ناوخۆ لەگەڵ ئەوەدا درێژکردنەوەی مۆڵەتی کارکردن بۆ کرێکارانی بیانی گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز عومەر ئیسماعیل کە بەڕێزیان جێگیری نەقیب یەکێتی سەندیکەکانی کرێکارانی کوردستان و ڕاستەخۆ لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵماندان. کاک عومەر سڵاو لێ بێباین باش. سڵاو لە بینەران، سڵاو لە بەڕێزت، زۆر سپاس. سەندیکای کرێکاران بەڵێ فەرموو. سپاس بۆ ئامادەبوونێ کاک عومەر. دەستپێک دەمێت ئەو بپرسم کە سەندیکای کرێکارانی هەرێم هەوڵ ئەدات کە دەرفەتی کاری زیاتر بۆ کرێکارانی ناوخۆ دابێ بکات. دەمێت بپرسم ئەو دەرفەتانە چۆنی دەبێت، کرێکارەکان چۆن دەتوانن سوودمەند بن لەو هەلیکارانە و کارەکان لە چیدا خۆی دەبینێتەوە؟ ئێمە وەکو سەندیکای کرێکاران بە بەردەوام لە بەتایبەتی لەیەکی ئایار و لە کۆبنەوەکان لەگەر دەسەڵات حکوومەت یا پەرلەمان بە بەردەوام داوامان کردیە و ڕێگری بکرێ بە کەمکردنەوەی ڕێژەی زۆر باش لە کرێکاری بیانی بە هاتنی لە بۆ هەرێمی کوردستان. ئەو حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارەشی دەرکردیە، ئەو بڕیارە 175 کرێکاری خۆماڵی دەبی لە شوێنکار هەر پرۆژەیەک لە هەر شوێنێک بکرێتەوە 175 دەبی کرێکاری خۆماڵی بیتن. 125 کرێکاری بیانی ئەوش بۆ مەرجەی ڕێگەی پێدەدرێت کرێکاری بیانی بێتە هەرێمی کوردستان لەو شوێنکارە کار بکات، ئەویش فەنیبی فەنیەکە لێرە شارەزای باشمان نەبی. جا ئێستاکە وا ئەو بەرنامەی 175 حکوومەت و سەندیکای کرێکاران بە بەردەوام لە هەوڵداین و لێژنەکان لە ڕێگای پشکنینەوە ئاگاداری خاوەنکارەکان دەکەینەوە کە دێن مۆڵەت نوێ دەکەنەوە، ئاگاداریان دەکەینەوە دەبی 175 کرێکاری خۆماڵی بیتن شوێنکارەکە. ئەگەر زیاتر بی کرێکاری بیانی لەو ڕێژەیە کە بۆی دانرایە لە 125ەکە ئەوە ڕوبەڕووی یاسا و دادگا دەبێتەوە. ئەو تەسیراتی کرێکاری بیانی لێروکانە بە تەکید تەسیراتێکی یەکجار زۆری هەیە بۆ خاوەنکار هەموو هاوکار نیە لەو بەرنمەیە. خاوەنکار لەگەر سەندیکای کرێکاران لەگەر حکوومەت هاوکار نییە. بۆ هاوکار نییە لەبەرەوە کرێکاری بیانی ئەگەر زیاتر کاری پێ بکاتن، ئەگەر موچەکەی تاخیر بکاتن، بە هەموو ئەوەکانی دەیچەوسێنتەوە دەنگ ناکەوە کرێکاری خۆماڵی. کرێکاری خۆماڵی وشیارترە، داوای مافەکانی دەکاتن، سعات 8 کات ژمێر ینی لە سعات 8 کات ژمێر زیاتر قبول ناکە. ئەگەر شیشی پێ بکەن داوای مافی خۆی دەکاتن. و خاوەنکار هەیە کرێکاری بیانی ئەگەر زیادی ئیش پێ بکاتن، خواردن و خەوتنی وەک پێویست نەبیتن، یان شوێنی حەوانەوەی وەک پێویست نەبی، یا لە شوێنی کارگەکە زۆر پرۆژەمان هەیە کرێکە لە شوێنی کارەکە دەخەویتن. کرێکاری بیانیە شارەزان نییە، وشیار نییە بێتە سەندیکای کرێکاران سکالا تۆمار بکاتن. دەرێ باشە من کرێ فندق یا کرێ شوێنی خەوتنم بۆ دەگەڕێتەوە لە شوێنکارەکە، لە بۆ کاریش هەم دەبتە عەرەس وەک عەرەسێک ئاگای لە شوێنکارەکە دەبیتن و ساعتی کاری زیاتی پێ بکە، ئیشیتکەی پێ بکاتن، هەر بە هەمان شێوە بە هەمان ئەو موچەیە کە بۆی داوێ ئەو ئیتفاقی دادەستە چەند ئیتفاقیان کردیە لەسەر ئەو کرێیە بە هەمان شێوە. بۆیە خاوەنکار حیسابی ڕەبعی خۆی دەکاتن بە هەموو کاتێک خاوەنکار دەیەوێت قازانجەکەی بیر لە قازان دەکاتەوە، بیر لەوە ناکاتەوە مافی کرێکارەکە. و هەشتمان کۆمپانیا ئەو گرێبەستی هەیە لەگە کرێکارەکان مافی خۆی بزەبت دابین دەکات و بۆیان دابین دەکاتن و ئەرک و مافەکانی وە خۆی جێبێ دەکات. بەڵام ئەوە ڕێژەی کەمە لە ئەوەی مەدانی، ینی لە ویست و داخوازی ئێمەدانی ئەمە تەمۆی زۆر زیاترمان هەیە بۆ یە کرێکار وشیاربی لە ئەرک و مافەکانی. بەڵێ کەواتە زیادکردنی هەلیکار بۆ کرێکارانی ناوخۆی خۆ دەرفەتی کارکردن بۆ کرێکارانی ناوخۆی بۆ گەڕانەوەی مافی کرێکارە بۆ کرێکار بەوەی کە کرێکارە ناوخۆیەکان باشە دەتوانن کە حەقەکانی خۆیان داوا بکەن. ئەو کارانی کە بۆ کرێکارانی ناوخۆ دەڕخسن زیاتر کارێکن و تا چەندێک خواتش لەسەریان هەیە. ئەوە دەرەجەیەکی کرێکاری ناوماڵەکان. کرێکاری ناوماڵ بە حقیقت ئەوەی بە کرێکاری بیانی دەکرێتن بە تایبەتی کرێکاری منزلی ناوماڵ، ئەوە داوایەکی زۆری لەسرە و ڕێژەکی زۆر لێروکانەیە کرێکاری بیانی لە ئەو بوارە. دووەمیان کرێکاری بیناسازی
وە کرێکاری پاککەرەوەی زبر و خاشاک ئەوانە ڕێژێکی زۆر دێن لە وێروکانە بە کرێکاری ئەو بزانە ینی فێر لە حکوومەتیش دەکەن ئەوان بە کرێکاری فەنی دێن دوای غیر فەنینە بە حقیقت ئێمەش کرێکاری غیر فەنیمان زۆرە وە کرێکاری فەنیشمان هەیە بەڵام وەکو باسمان کرد خاوەنکار هەموو کاتێک حەز دەکات کرێکاری بیانی بینی بۆی بیچەوسێنتەوە کرێکاری بیانی پابند دەبی بە خاوەنکار بە هەموو جۆرەکانی ئەگەر مافەکەشی بخوا دەرێ من غاری بم لێروکانە دوایە شتێککە هەیە ئەو پارەی لێروکانە ئێمە دەیدێنێ کرێکاری خۆماڵی لە بۆ خۆمانە لە بۆ داهاتەکەی لە بۆ ناو خۆمانە بەڵام کرێکاری بیانی هەر سەرمانگەکەی یا بە هەر کاتەکە موچەکەی دیاری کراوە وەری دەگریتن یەکسەر حواڵەی دەکاتن بۆ وڵاتەکەی خۆی بۆ کەسوکارەکەی خۆی ئەو پارە بە هەدەر دەڕواتن ینی خاوەنکار دەوی حسابی ئەوەش بکاتن ئەو وڵاتی خۆی ئەو هەرێما کە کۆمەڵک تەسعێ لە سەدرایە بە هەوەتە نەهاتە ئەو بوارێ ئەو ڕۆکە ئەمن و ئاسایش بەرقەرار بیتن بتانی کە ئەمن و ئاسایش بەقەرار بوو خاوەن پارە و خاوەن کار بێ لەو وڵاتەی ما دەست بە پرۆژە و بە ئەوە بکاتن ئەگەر ئەمن و ئاسایش بەرقەرار نەبی و بە کۆمەڵک تەسعە نەبیتن قەت ناگاتە ئەو ڕۆ هەموو شوێنە کە پرۆژێ لێ دەکرێتەوە سەرەتا دەبی ئەمن و ئاسایش بەرقەرار بی ئەوجە دەتوانانی خاوەن سەرمایە بێ سەرمایەکەی خۆی بەگەڕ بێخیتن بەڵام پێویستە ئێمە بە هەمان شێوە بیر لەوە بکەینەوە کرێکاری خۆماڵی مستەفید بی بۆی ئەو گەنجانێمە ڕوو لە هەندەرانە نەکەن ئێستا ئێمە بەبێ ژمارە گەنجمان هەیە لاومان هەیە خوێندنی تەواو کردیا خوێنکارات کۆتایی بە خوێندەکەی هاتیە و خەریجە بەڵام تەعینات نییە هەمووی داوای ڕووی لە چ دەکات ڕووی لە کەرتی گشتی ئەگەر کەرتی تایبەت وەک پێویست زمانی هەبیتن و یەکەم گرێبەستی هەبی دووەم زمان بکرێت لە شوێنکارەکەی خۆی و مافەکانی وەک پێویست بۆ دابین بکرێ هەمان ئیمتیازاتی کەرتی گشتی هەیە خەڵکەکە هەینێکە ڕوو لە کەرتی تایبەت دەکاتن وەک کەرتی گشتی بەڵام ئێمە هەموو داوای موچە دەکەین بەڵام ئەوە شتێکی خەتەرە زۆر بەڕاستی گەنج پێویستە ڕوو لە کەرتی تایبەت بکە و حکوومەتیش داوا لە حکوومەت دەکەم هیچ مۆڵەتێک نەداتن بەبێ ئەوەی 175 ئەو بڕیارەی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی جێبەجێ نەکرێت پێویستە جێبەجێ بکرێت ئەمە داوا دەکەین جێبەجێ بکرێتن کاک عومەر بەس لەوە کرد کە ژمارێکی زۆر لە خەریجی زانکۆ پەیمانگاکان هەن و داوای کار دەکەن و باس لەو دەکرێت کە ئەو کارانەی کە کرێکاری بیانەکان دەکەن زیاتر بۆ منە لە بواری پاکەرەوەکانیان ناخۆ لە بواری ماڵاندان تا چەندێک ئەو کارانی کە ئێوە دەیڕەخسێنن لە شیاوە یاخود گونجاو بۆ خوێندکاران خۆت ئەو ژمارە گەنجەی کە لە زانکۆ خوێندکارەکان تەخەڕوت دەکەن تەواوی دەکەن دەتوانن لە کارەکانی ئێوەدا خوان ببینەوە بڵێ دەتوانێت ئێستامە دەستگایەک هەیە سەر بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە پێی درێن دابین ینی کار بۆ هەلی کار دەدۆزێتەوە هەلی کار بۆ کرێکاران دەدۆزێتەوە ئەو گەنج ئەوانەی کە کولیە و مەحەد و ئەوە کە پەیمانگاکانیان تەواو کردیە دەتوان ڕوو ئەلەوێن دەربکەن بەڵام دەبی ئەویش پێ لەدا بگریتەن هەر پرۆژەیەک دەبتەوە 175 دەبی کرێکاری خۆماڵی بی لەو ئەوجە خۆ بابە خۆ بەس پاکەرەوە نییە ئەوە کۆمپیوتەرە ئەوە دایان کاتە جۆرە کارێک لای ئێوە دەست دەکەوێت هەیە لا بەرێ ئەو هەمە کۆمپانیایی چێ ئیش لێ دەکات کرێکاری بیانی نەبیتن کرێکاری خۆماڵی ئیش لێ دەکات بەڵام مۆزوعەکە چییە لێرە کێشەش کەمان هەیە خاوەن کار بۆ نمونە دەری ئەمن لە 3 وەرەقە مانگانە نایدەم بەڵام کرێکارە بیای بۆ ئێکابرایەکی ئێرانی دەزانی 3 وەرەقە دەکات چەند تقریبا دەکە 19 ملیۆنی ئێران بۆ نمونە سووریا بە هەمان شێوە چار دەورەمان بە هەمان شێوە ئەو هەموو بیانینە کرێکار مادەم لە لاو عێراق نەبوو جنسی عێراقی نەبوو بە بیانی ئەژمار دەکرێتن جا ئەو کرێکاران لێرە بە هەرچەندێک ئیش بکەن 3 وەرەقە لەوان زۆرە لە وڵاتی خۆیان بی مانجێ بە 6 ملیۆن 7 ملیۆن ئیش دەکەن بەڵام لێرکوانە مانجێ لێرە کەمترین پارە وەردەگرن بەڵام زۆرترین پارە لە بۆ وێندەر دەبیتن لە بۆ وڵاتەکەی خۆی دەنێرتەوە جا ئەوەیە کێشەکانی ئێمە ئەگەر بێت و کرێکاری بیانی حکوومەت قەدەغی بکە خاوەنکار مەجبور دەبیتن کرێیەکی شایستە دەداتە کرێکارەکە کە کرێکی شایستە بوو بۆ نمونە خانی ئێستاکە کرێکارگەکە بەس کرێتی بیتن مانجێ 400,000 350,000 کرێخانیەکەیەتی ئەی مۆلیدا ئەی کارەبای ڕئیسی ئەدی پێداویستەکانی ماڵ و مندار و ڕۆژانەی جا ئەوە گران لەسەری ڕادۆستی پێویستە خاوەنکار بەس ئیسابی خۆی نەکاتن ئیسابی ئەو کرێکارەش بکاتن ئەوجا ئەگە لێرە کێشەکە لە چدایە ئێمە دەبی پێدا بگرین لەگە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لەو شوێنانێکە مۆڵەتی بە پرۆژەکان دەدرێتن مۆڵەتیان پێنەدەن ڕێگریان لێ بکەن بە هاتنی کرێکاری بیانی ئەگە کرێکاری بیانی لێرە دەست نەکەوی مەزبور دەبن کرێکاری خۆماڵی بە پارێکی مۆڵەتی کارکردنی
کرێکاری بیانیان زیاد کردووە کە ئەمەش کرێکارە ناخۆیەکانی نیگەران کردو تا چەندێک ئەمە کاریگەری لەسەر کاری ئەوان دەبێت درێژکردنی مۆڵەتی کارکردنی بیانەکان. بەتەکیت ئەوە کارێکی زۆر خراپە. ئێستا ئێمە وا بە بەردەوام فشارمان هەیە لەسەر ئەو شوێن ئەوە خۆی دەزای مۆزوعەکەیە. لێرە کۆمپانیا وەزارەتی ناوخۆ ڕێگە بە کۆمپانیاکان دەداتن بە هاتنی کرێکاری بیانی کە ئەوانش فێر لە هەم وەزارەتی کار دەکەن هەم لە وەزارەتی ناوخۆ دەکەن بۆ ئیقامە پێدانێ دێ ئەوانە کرێکاری فەنینە ئەو فەنیە لێرە دەست ناکەوێتن خەلەلەکە لێرەیە ئەویش بۆیە ڕێگای پێدەدا ئەگە نەخۆ وەزارەتی ناوخۆ خۆی ئەو بڕیاری دەرکردێ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی خۆی بەشدارە لەو بڕیارە چۆن 1970 جێبەجێ ناکات جێبەجێ دەکا بەڵام فێری لێ دەکرێتن داوا دەکەین وشیارتر بن ئەو کرێکارەی دێتن لە ڕێی مۆڵەتەکەی کە هەیتی کرێکاری فەنیەوە لێرە دەست نەکەت ئەو جە ڕێگای پێ بدرێ بێتن ئەگەر ڕێگای پێ نەدرێتن معناوە لێرە کرێکاری خۆماڵی خاوەنکار مەجبور دەبیتن کرێکاری خۆماڵی بەگڕ دەخیتن تەسیل لە کرێکاری ئێمە ناکات. بەڵێ لە ئێستا ئاستی کارکردن بە بەراورد بە ساڵانی ڕابردوو پێتان وایە ئاستی کارکردنی کرێکاری ناوخۆیی گەشەی سەردووە ڕووی لە زیادبوون کردووە بۆ بڕێرانی کە لەلایەن ئێوە دەردەچێت؟ نا زۆر باشترە ئێستا فەرقی باشی کردیە بەڵام لە تەمۆعی ئێمەدانە بۆ نمونە ئێستا ئاریژگاکان ئێستاکە بڕۆ ئاریژگاکان لە سەتا دەتوانم برێم لە 150 زیاتر بیانینە ئاریژگاکان بۆ نمونە لێرە ساڵۆنێک دەکاتەوە ئیتر ئیشی بە هەر نێوەی شێوەیەک بیتن بەبێ مۆڵەت بەبێ ئەوە لە کۆرانی لە فەراک بەڵام ئێمە داوامەکرد هەمووی ببتە مۆڵەت و مۆڵەتەکەش ڕێری لێ بژیرە سنووری لۆدا بندرێتن بۆی ئەو هەمان شێوە کرێکاری ئافرەتیشمان هەیە ئێمە کرێکاری ژنمانی ئێستا بێکارە هەمان شێوە خەریجە هەمان شێوە کولیەی تەواو کردیا هەندەسەی تەواو کردیا مەحادی تەواو کردیا دازانم چی تەواو کردی ئەوش دەوێت بە ئیش بخی بەڵام ئەوش کاری دەست ناکەویتن بۆ ئەو ساڵۆن ئێستاکە 150 لۆشێستی 50 کرێکاری بیانیە ئەوە سووریە ئەوە ئێرانیە بە تایبەتی بەبێ مۆڵەت ئیش دەکەن و ئەگەم ئەو داوامان کردێت لە جەنابی پارێزگار و لە قایم قامێت و لەلایەنی پەیوەندیدار مۆڵەتیان پێنەدەن مۆڵەت ڕابگیرێتن بۆ ئەوەی کرێکاری خۆماڵی زیاتر بەگڕ بەڵێ کاکمەرۆک و دوا پرسیارکە وەڵام بێتەوە حەزەر نەبێت هەنگاوی داهاتووتان چی دەبێت؟ بەڵێ هەنگاوی داهاتوو ئێمە بە بەردەوام هەنگاوی داهاتوومان ئەوەیە ئەمە کرێکار هەر کرێکارە بەڵام کرێکاری خۆماڵی جیاوازە لەگە کرێکاری دەرەوە لەبەرەوەی ئەمە کۆچی دەبی ئەوەلی لە مافی لە کرێکارانی خۆمان بکەین دیفاع لە کرێکارانی خۆمان بکەین مافی کرێکاری خۆمان ڕەچاو بکەین بۆیە ئێمە پێلەوە دادەگرین بە بەردەوام سندیکای کرێکاران هاتنی کرێکاری بیانی بە هەموو شێوەکان قەدەغە بیتن و ئەو کرێکاری بیانیە کە دێتە ئێروکانە فەنیبی 100% لێرە زەروری بی ئەوجا ئەویش کە هاتە ئێرە گرێبەسی لەگە بکرێت بۆ ماوەی بۆ نمونە 3 ساڵ گرێبەستەکەیە بەڵام دەبی ئەقەلشی ساڵی 10 کەس فێرە ئەو فەنیەتی خۆی بکاتن ئەگەر فێری نەکاتن لێرە ڕێگای پێ نەدیرێ و ڕێی لێ بگیرێتن بەوەی ئەو فەنیەی هەیتی لێرە ئەمە هەمان شێوە ئەو فەنیە لێروکانە کاری پێ بکرێ و کرێکاری خۆماڵی فێری. بەڵێ زۆر سپاس.